أنا على أبو عشيرته أنت وياه. بەڕاستی براکەم بەدی چیمان هەیە ئێستا زۆربەی خەڵک هەیە کاکە زۆربەی 95 نەبوونە بێمەعاشە بێ ئیشە بێکارە کابرا هاتوتە ئێرە شوقەی هەیە بە 50,000 75,000 تو دەریکە لەم شوقەیە چیتە دەرە شوقەکان بەچەنە لە 150,000 کەمتری نییە وایە ئیتر بەڵام کاکە جان ئێمە کە 3 ساڵە 4 ساڵە لێردانژنە بۆچی من 10 ساڵە پێشمەرگام حەقەوەی کە من خانوم هەبێ حەقەوەی کە عادم هەبێ حەقەوەی هەموو شتێکمان هەبێ ئێمە کە پێشمەرگین کە دیفاع بە هاوڵاتیەکەی شعبی خۆمانەکەین و بەڵام شەڕی داعشمان کردو هەموو شەڕێکمان کردو هەموو شتێک بەشداریمان کردو بەڕاستی بەس چی سوودێکی هەیە حکومەتی چی بۆ ئێمە نەکردووە یعنی شەهیدمان داوە خۆم 2000 بریندارم کێشەی کەرکووک و کێشەی تاریفکردنی کەرکووک لە دێر زەمانەوە بەردەوام بووە بەڵام دوای پرۆسی ئازادی و دوای گەڕانەوەی ئاوارەکانی شاری کەرکووک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بۆ شاری کەرکووک ئەم شوقانەیان بۆ دروستکرا بۆ ئینسیزیە بن وەکو بەدی لێبێ بۆ مانەوەیان و بۆ ژیانیان بەڵام ماوەی چەند ڕۆژێکە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک و بە هاوکاری لایەنێکی عەرەبی نێو ئەنجومەنەکە و بەڵام بەداخەوەم کات ئەم جارش وەزیرێکی کورد وەزیری ئاوادانکردنی سێجەبوونە بە بڕیار و بە نووسراوی فەرمی ئەو کە ئاڕاستەی ئەنجومەنی محافەزە کراوە ئەنجومەنی کەرکووک کراوە پارێزگای کەرکووک کراوە بۆ ئەوەی ئەبێت کوردەکانی شوقەکانی پەنجە عەلی چۆڵ بگرێت بەڵام ئەوەی مای نیگەرانیە و جێگای داخە کە دادگای کەرکووک کاری خۆیەک و کاری پیشەیی ناکات بەڵکو بڕیاری سیاسی بەسەر خەڵکەکەیە دەسەپێنێت لە بڕواری 22 ساڵی 2017 بە بڕیاری مەحافزی کەرکووک ئەم شوقانە درا بە کەسوکاری شەهیدانی سەربەرز و ئەوانەی کەم دەرامەتن وە فەقیر حاڵن و لیژنەی ئیسکان و تەعمیر و ئاوادانکردن لەگەڵیان بوو لیژنەی مەحافەزە لەگەڵیان بوو یعنی بەڕەسمی هات نێرە هەر کەس و شوقەیەکیاندا پێمان و دانیشتین ئێمە بریتین لە 97 عایلە و زۆریشمان کەسوکاری شەهیدین کە هاتین دانیشتین بەداخەوە تەماشاکەین پاش 16 ئۆکتۆبەر دیسانەوە کەوتنە جوم و جوڵ بۆ ئەوەی تعریب تازەکەنەوە نوێکەنەوە لە شاری کەرکووک بە بڕیارێکی ناعادیلانەی ڕاکان جبووری ماوەیە پێش ئێستا بەڕاستی هاتن تەبلیغمانیان کرد دەرسین ئێمە قایل نەبووین بە بڕیارەکەی وتمان دەرناچین ئێمە کەسوکاری شەهیدین خوێنمان ڕێشتووە دەرنەچوین بەڕاستی ئیتر نازانین لە لای خۆیەوە وا دیارە شتێکی کردووە بۆ وەزیری ئاوادانکردنەوە لە بەغدا زۆر بەداخەوە بەداخێکی زۆر گرانەوە وەزیرەکەش کوردە دەست بەسەر کران بە کەفالەی 3 ملیۆن دینار دەرکران و تەبع سابعیان بۆ کردن و پەنجەمۆر ئەبێ ماوەی 10 ڕۆژ ئەم شوقانە چۆڵ بکرێت باشە من پرسیارێکەکەم لە ڕاکان جبووری و لە حکوومەتی بەغدا و ئەوانەی کەوا ئەم کاراکەن ئایا ئێمە دەرسین کێ دێتە شوێنمان ئەمە گەراج نییە ئەمە شوقەیە خەڵکی تیادانیش باشە کە ئێمە دەرسین کێ تیادانیشێ وا دیارە وەکو معلوماتمان بۆ پێگەیشتووە ئەوێ ئەم ئاوارانەی کەوا ئاوارە بوون و هەندێکشیان بەداخەوە کە سوکاری داعش بوون هەندێکشیان کە هات نێرە گەلی کورد لە شاری کەرکووک پێشەوەی ماڵەکانمانیان بۆ بکەینەوە دڵی خۆمان بۆیان کردەوە نانەکەمان لەگەڵیان بەش کرد جلی مناڵەکانی خۆمان لەبەر مناڵەکانیان کرد ئەمڕۆ زۆر بەداخەوە پاداشتمان بەو جۆرە ئەدەنەوە بەڵام لێرەوە ئێمە گلەیەکمان هەیە لە وەزیرەکەی خۆمان